سۆران عومەر کاندیدەکەی کۆمەڵی دادگەری لە بازنەی چواری سلێمانی کۆبوونەوەکانی لەگەڵ چین و توێژە جیاوازەکان بەردەوامە. لەو چوارچێوێژدا وەرزشوانانی دەڤەری ڕاپەڕینی بەسەر کردەوە و کۆمەڵێک پێداویستی وەرزشی بەسەر داتیپی وەرزشی ناوچەکەدا دابەش کرد و لا نزیکەوە گوێی لە بۆچوون و داواکاریەکانیان گرت و پاڵپشتی خۆی بۆ چینی گەنجان و وەرزشوانان دووپات کردەوە. ئەمڕۆ لە چوارچێوەی هەڵمەتی هەڵبژاردن بۆ سەرخستنی کاندیدی ژمارە 22 سنووری ئیداری ڕاپەڕین و قەزای دوکان بەڕێز کاک سۆران عومەر کە لە دوایەوەی بانگەشەی هەڵبژاردن لە سنوورەکە دەست پێ کردووە مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ دادگەری کوردستان بە گەرموگوڕی بە پێی کۆمەڵێک پلان و بەرنامەی تایبەت بۆ هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن ئێمە ئەمڕۆ بە ئامادەبوونی ژمارەی بەرچاو لە تیپەکانی سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ دادگەری ژمارەی لە پێداویستی وەرزشمان پێشکەشی ئەو تیپانە کرد کە لەلایەن کاندیدی ژمارە 22 دابین کرابوو و ئامادەبوونی خۆشی لێرە هەم لە نزیکەوە گەنج و لاوەکانی بینی هەم گوێی لە داواکاریەکانیان گرت و هەمیش دواتر پێداویستیە وەرزشەکانی پێشکەشکردن. لای خۆیانەوە گەنجان و وەرزشوانان سوپاسی کاندیدەکەی کۆمەڵیان کردو دەڵێن بەو کارەی سەلماندی لە خەمی چینی گەنجان و وەرزش دۆستاندایە و دەژڵێن سۆران عومەر جێگای هوە و ئومێدی چینی گەنج و وەرزشوانانە. زۆر سوپاسی کاک سۆران عومەر دەکەم کاندیدی کۆمەڵی دادگەری لە سنووری پێشدەر و بتوێن کە هەستاوە بە دابینکردنی ئەم پێداویستیە وەرزشیانە بۆ تیپەکەی ئێمە و چەندان تیپی تریش وەک پیشەی هەمیشەیی هاوکاری هەموو چین و توێژێک دەکات بە تایبەتی چین و توێژی گەنجان و جێگای ئومێدە هیوادارم ئەم خەڵکەش هەر بە چاوی پڕ ئومێدەوە سەیری بکات و دەنگی پێ بداو و چۆن لە ڕابردوو سەلماندوێتی کە نوێنەری هەموو خەڵکە و مڵکی گشتیە و بەردەوام ئەویش لەسەر ئەم ڕێیە بەردەوام و خەڵکیشەوە متمانە پێ بدات و چۆن داکۆچی کرد لە مافی خەڵکی لە پەرلەمانی کوردستان هیوادام لەوێ زیاتر داکۆچی بکات لەو دەڤەرەی لەبەرەوەی ئەو دەڤەرە بێ ساعیبە ئینشاڵڵا سەرکەوتو دەبن و نمونەی زۆر بی و ئینشاڵڵا دوای وێش ئاور لە وەرزشوان بداتەوە بە بێژێرەی ئیمکانیەتی خۆی. بەهۆی نەبوونی هەلی کار لە کەرتی گشتی و تایبەت گەنجان ناچار بەسەر هەڵگرتنی خۆیان بوون و لا دەڤەری ڕاپەڕینیش بەپێی ئامارە نافەرمیەکان زۆرترین گەنج هەرێمی کوردستان بەرەو هەندەران بەجێ دەهێڵێت و ڕێگای هات و نەهاتی ئەوروپا دەگرێتە بەر دەسەڵاتدارانی شکست خواردووی هەرێم با بەرپرسیاری یەکەمی کۆچی گەنجان دادەنرێن. چاودێرانیش با پێویستی دەزانن گەنجان لا هەڵبژاردندا تۆڵەی خۆیان لەو بەرپرسە گەندەڵانە بکەنەوە کەنەوەکانیان با پاسپۆرتی دۆمەنیکە هەر ڕۆژەی لە وڵاتێکن و گەنجانی بەژمەینەتیش دەبن بە خۆراکی ماسیەکانی دەریای ئیجا. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.